لاستێکی خراپدایە و لەبەر ئەوەی ژێرچەند قەیرانێکین لە قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، ڕێکنەکەوتنی هێزە سیاسیەکان، شەڕی داعش و هەروەها ئەم وەزعی کە ئێستا بە هەمووان دەیبینین کە موچەی فەرمانبەران نادرێتن و هەندێک کێشە کۆمەڵایەتی دروست بووە، هەموو ئەوانە کاریگەرێن بۆ ئەوەی کەوا ڕەوشی مافی مرۆڤ پاشە کش بکرێتن و بەدواوەیە و بەداخەوە لە 2014 ساڵ بە ساڵ ڕەوشەکە بەرەو خراپتر دەڕواتن بە ئومێدین کەوا بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا بۆ ئەوەی کە ئەو پلانەی داناوە بەپێی ئەو لیجنە باڵایە بۆ بەدواداچوو بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە بتوان ئەم کێشانە چارەسەر بکرێت لە هەمان کاتیش ئەمە وەکو دەستا وتومانە ئێستاش لەم پێشی هەمووتان ئەڵێنەوە داوا دەکەین لە هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە زووترین کات دابنیشن ڕێک بکەون بۆ ئەوەی کەوا ئەو دەستگایە و دام و دەستگایانەمان هەیە کە ئێستا لە کار کەوتون ئەکتیڤ بکرێ چونکە هەموو ئەوانە بۆ بەرژەوەندی هاوڵاتیە و هەمویان هۆکارن بۆ ئەوەی ڕەوشی مافی مرۆڤ بەرەو پێش بکرێت.